بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، ئەچینە سەر بابەتی کۆتاییمان ئەمڕۆ کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆز. خوای گەورە عیبادەتی ئەم مانگە شیرینە لە هەموو لایەکمان وەربگرێ. خوای گەورە بیخاتە سەر ترازووی چاکەکانی هەر کەسێ لە ئێمە داواکارین لە پەروەردگار جەژن و ڕەمەزان بێتە مای خێر و شادی بۆ هەموو لایەکی ئینشاءالله. کاک تاوەگیان خارجەکە دابرسێنێت، خارجەکە دابرسێنێت. حەزەکەم باسی هەندی ئاداب بکەین، ئادابی جەژن ئینسانی ماندار، باسی ئەوە بکەین باشترە و چاکترە. جەژنی تەبەن ڕەمەزانە بۆ کەسانەیە کە بە ڕۆژوو بنە. یەکێ لەو ئادابانە ئینسان بیکا و زۆر بایەخی پێ بدا وریابن سەرفترەکانتان، سەرفترەتان نەفەوتێ، لە فکرتان نەچێ، بیگەێنە شوێنی خۆی پێشی جەژن. تر خۆی وتیانە پێشی جەژن، هەندێک عولەماش وتیانە 2 ڕۆژ بەلەوەش ئەبێ. یعنی تر ئەوەی هەیەی لە ئیمڕۆوە با تەسلیمی بگاتە شوێنی خۆی مەبەست، ئەگەر دوورشە زووترین کات ئاگای لێ بێ و بیگەێنێ، چونکە سەرفترە مودەکەی دیاریە و تەحدید کراوە هەتا پێشی نوێژی جەژن. گەیشتە دەستی ئەو کەسە، ئەمە سەرفتەکەت تەواو سەحیحە. ئەگەر کەوتە دوای نوێژ، ئەو کاتە پێی دەڵێن سەدەقە، خێر، پێی ناڵێن سەرفترە، چونکە لەو کاتەی دانراوە شەرع بۆ من دانراوە جێبەجێت نەکردوت و ئەو کاتە بێتە چی؟ ئەبێتە سەدەقە، ئەبێ وریابی. سەرفترەش کە ئایدەی ئەو معلومە لای جەنابتان بە خواردن و بە پارە هەرکام نییە و ئەدرێ و ئینشاءالله تەعالا ئەم سەرفترەیە بۆ چییە؟ بۆ ئەوەیە نوقسانی ڕەمەزانە، شتێکمان کردبێ گوناحەیە، تاوانێ، شتێکمان وتبێ ئاگامان لێ ڕۆژەکەمان نوقسان بێ، ئەمە بۆ ئەوەی ئینشاءالله تەکمیلەیە کاتەوە بئیزنی خوا. بابەتێک باس ئەکرێت زۆر جار، قیلێک. زۆر جار من حەز ناکەم قیلەکانی ناو کتاب حەساب باسی کەم بۆ جەنابتان. هەندێک مامۆستایە قیلەکانش باسەکە. مامۆستای عەزیزمان بوو هەی قیلەکان عەلا وەزن فیل، قیل عەلا وەزن فیل، حەسابی وە ناکەین ئێمە. ناکری هەر قیلێک لە ناو کتابە ببین باسی کەین، بیکەینە مشتومڕی ناو مسڵمانان، کە مسڵمانانش تاقەتی ئەم مشتومڕەی بینی زانا و عالم و دانای نییە. مسڵمانان گەرەکێتی ڕێیەکی پێ بڵێ تاو نەیگەرێتە دانیشێ ئەم چی وتۆ، ئەو چی وتۆ، ئەو بۆ وای وت و ئەم بۆ وای وت. ئەمە بابەتێکە پەیوەندی بەو کەسانەوەیە کە ئیشیانە، نەک خەڵکی عامەکەی مسڵمانان. پرسیاری ئەکرێ زۆر جار، ئایا ئەو ئافرەتەی کە دووگیانە، منداڵەکە لەگەڵی ئایەتی لە زگایەتی، ئایا ئەکەوێتە سەری بژین سەرفترە؟ زۆر پرسیار ئەکرێ و یان تەلەفۆن ئەکرێ، ئەوە ڕەئی ڕاجح ناکەوێتە سەری. ڕێی ڕاجح قیلێک ڕەیەک هەیە، ئەڵێن ئەگەر لە دوای ڕوح هاتووەتە بەری، حەسا و مرۆڤی پێ ئەکرێ، ئەو مرۆڤە ئەبێ سەرفترەکەی دەرکی. ئەمە وایان وتووە ڕێیە واڵێ، بەڵام ڕێی ڕاجح هێژە نە، ئەبێ بێتە سەر دنیا و هەوا هەڵمژێ. ئەو کاتە پێ ئەڵێن ئینسان. ڕوح ڕاستە ڕوح، بەڵام هەلا عالمێکی تر، هەلا ژیانێکی تر کە ژیانی ناوزکە. کەواتە هەر کەسێ، هەر منداڵێ لە دایک ببێ دەقەیە پێشی جەژن، 1 دەقە پێشی جەژن، پێشی نوێژی جەژن، ئەوە سەرفترەیەکەوێتە سەری. ئەیدەی ئەی باشە، خۆ ئەو مناڵەیش گوناحی نییە، هیچی نییە، نە ڕۆژی هەیە، ئەی بۆچی سەرفترەکەیەکەوێتە سەری؟ وانە ئەوش بۆ ئەوەیە سەرفترەی ئەوش
ئەچێتە سەر سەرفترەی باوک و دایکی ئەگە نوقسانی بێ پڕێکاتەوە بۆش ئەمە یەک دووەمیان ئەم سەرفترەیە بۆ ئەوەیە مسلمانان هەژاران نەکوا بە زەکات و سەدەقە تێر نەبن ئەمەش بیارمەتی دەرە بۆ ئەوان کە دەریەکەین ئێمە کەواتە کۆی قسەمان ئەوەیە کە منداڵێک لە زگی دایکیا بێت سەرفترە ناکەوێتە سەری ئیلا ئەبێ بێتە دنیاوە ئەمەی تایە ئەمە دوو ڕێیە بەڵام ڕاجحەکە و ئاوایە ئەوە کە قیلێکی لەسرە جارجار لە کتابە بەرچاو ئەکەوێ و ئاگاتش لێبێ سەرفترەکەت تەسلیم کە پێشی نوێژی جەژن سنەتە بۆ نوێژی جەژن تەبعەن خۆت بشۆی هەرچی شتە کۆمەڵایەتیەکانەیە لە ئاینی ئیسلامی پیرۆز جەژنەکان جومعەکان نوێژە جەماعیەکان ئەوانەی ئەچیتە ناو کۆڕێک مەجلیسێک ئەمانە سنەت وایە ئینسان کاتێ ئەچێ بۆ ئەمانە جەستەی جوان بشوە یعنی جەستەی پاک و جوان بێ شەرعش دایناوە بۆمان لای کەم پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سەڵات لای کەم هەفتەی جارێ ئەبێ خۆت بشوی نابێ لە هەفتەی جارێکا بکاتە ئەو دیوا خۆت نەشوی لای کەم ئەمە ئەضعەف الئیمان لە هەفتەیەکشا ئەگە سیحەتت چاک بوو بە قسەی ئەکردی نائەترسیای لە نەخۆشی گیانت بە قسەی ئەکردی مەجالت هەبوو گونجا ئەوە هەفتەی دوو جا خۆ شوی باش بەردەوام بۆی جەستەت پاک و پوختە بێ چونکە دینی ئیسلام نیوەی پاکێتیە ئەم دینە شرینەی ئێمە من و تۆ نیوەی پاکێتیە ئەبێ بۆ جەژن خۆت ئامادە بکەی خۆ شوی یەکێکی تر لەو سنەتانە و ئادابانە لە پێشی نوێژی جەژن ئینشاڵڵا ئێمە وەک مزگەوت دایەنین بە خۆتانیش جێبەجێیکە سنەت وایە لە نوێژی جەژنی ڕەمەزان کاتێ لە ماڵ دەرەچی سێ خورمایەک سێ پێنج حەوت ئیتر کەیفی خۆتە نۆ یانزە چەند خورمایەک بخۆی بەڵام بە تاکەکان یان یەکیە یان سیان یان پێنج بۆ پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم لە ماڵ دەرئەچوو ئیعلانیە کرد کە ئەمڕۆ بە ڕۆژوو نییە ئەمڕۆ جەژنە بەو خورمایانە فەرقێکیە یعنی کە دێی بۆ مزگەوت ئەو فەرقە جێبەجێ بکە خورمایەک ئەمە سونەتی پێغەمبەری خوا ئەگەر لەوێش لە فکرت چوو هاتیتە مزگەوت لە مزگەوت هەبوو جوان خورمایە دوان بوو یان سیان بزان چەندێکە توانی ئەو خورمایە بخۆ سونەتە زندی بکەینەوە باشە ئەمە هاتووە پێشەوە بوخاری گێڕایەوەتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بەڵام لە قوربانیە نابێ هیچ بخۆی فەرقەیە قوربانیمان هیچ ناخۆین لە ماڵەوە دەرئەچین سنەت وایە هیچ نەخۆی بێ نوێژی جەژن بکەی بگەڕێیتەوە ئەو قوربانیە داتناوە سنەت وایە سەری ببڕی لە قوربانیە خۆت لێی بخۆی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای کردووە حەقە خۆی لە جەژنی قوربانە ئینشاءالله خوا تەمەنیدا باسەکەین ئەو ڕۆژەی ئەوەڵ هەوڵ دەین نەچینە ملیەکە تاقی بەیانی بە تایبەتی تەحدید بکەین هەتا نیمەڕۆ کەس نەچێ بۆ لای کەس بە تایبەتی ئەوانەی کە قوربانیان کردو چونکە ماڵێکە زانی قوربانیە بێ لە با قوربانیەکەی سەر ببڕێ جوان دابەشی بکە پاشان نەتوانێ عەسرەکەی بچی بۆ لای ئەگەر نەزانیش ئەوە جیاوازە یان هەیە نەیکردووە ئەوە جیاوازترە خاڵێکی تر لە جەژنە سنەت وایە پرسیارکردنی یەک ڕووخۆشی و چاک و جوانی و گردن ئازایی ئەمانە هەمووی سنەتە گردن ئازایی لە نوێژی جەژنە تەقەبەل الله منا ومنکم پێغەمبەری خوا ئەمەی فەرمووە بە ئەسحاب و یاوەران ئەمە دووبارەکەنەوە ئەم دوعایە خوای گەورە لە من و لە ئێوەش قبوڵ بکە لە من و لە تۆش قبوڵ بکە قەسدت عیبادەتی ڕەمەزانە ئەمە دوعایەکە بە کوردی بە عەرەبی لەبرت کرد باشە بە کوردیش بڵێ سنەتە خوا قبوڵی کە خۆمان ئەڵێن لە جەژنە خوا قبوڵی کا لێمان مەبەستمان ئەو دوعایە ئینسان ئەو دوعایە بخوێنێ ڕوو خۆش بێ لە جەژنە هەرچیت بوو سنەت وایە ڕووت خۆش بێ و کەلپەلی چاک و باش جوان بکەیتە بەرت ئەو شێکێکە لە سنەتەکانی تر کەلپەلێکی تایبەت بەداخەوە زۆرینەی مسلمانان یان هەندێکی لە مسلمانان بۆ نوێژی جەژن نایکاتە بەری دوای جەژنە ڕاخۆی ڕازێنێتەوە ناوان نییە تو جلێکە سەندە
حەز ناکەی ئەو جلە ئەو کەلپەلەی کە کردوتە یەکەم شت پێی بکەی چی بێ سوژدە بێ بۆ خوا چەندێ خۆشە بیتێری بۆ ماڵ خوا و جلە لەگەڵ خۆتە بەعنی کەمێک گورج و گۆڵ هەسین جوان خۆمان حازرکەین خۆگشت ڕۆژێ جەژن نییە ئەم خەوە تەواو نابێ بە تایبەتی گەنجەکان ئەخەونە تا سەر ڕۆژە تا ئەسرە خەوێ یعنی چی ئەمە برا چی ئەم عالەمە خۆ تۆ ڕۆژوت گرتووە خەڵکیش گردوێتی دەی تۆ دانیشتۆ بێ خەڵکیش دانیشتو خەڵکێ دانیشتۆ کاسبیشی کردو خەڵکێ دانیشتێ ئەچێ بۆ کاسبیەکەیش ڕۆژ و شەگەرێ و کاسبیەکە خۆت ئەوش ناکەی گەنجی خۆشەویست بۆیە جوان وایە ستە برادەرەکانم برادری خۆم بێ برادری باوکم بێ هاوسێکانمان بێت دەرگاکەم ئەکەمەوە جوان ئاداب و نەریتە دێت جوان جەژنە پیرۆزە ئەەکەین لە یەکتری گردن یەکتری ئازاکەین یعنی ئەمە سنەتێکی زۆر خۆشە نابێ ئێمە ئەمە یەواش یەواش وای لێ بکەین کاڵێکەکەین کورە دەی دوای تەلەفۆنێکی بۆکەم بابە تەلەفۆن جیاوازە تەلەفۆن لەکوێ ئەوە تەلەفۆن بۆ دوورە تەلەفۆن نەکراوە لە پاڵتابێ وڵا تەلەفۆنێکی بۆکەم دراوسێتە تەلەفۆنی بۆکە دوو کۆڵان ئەو لایە تەلەفۆنی بۆکەم ئەمە دیاردەی تەمەڵیە بەڕاستی ناومان نا تەمەڵی ئەمە وەسایل ئەم مۆبایلە هاتووە بۆچی هاتووە بۆ ئەمە ناتوە یەکجاوە ئێمەوەنە تەمەڵ بین جاران ئەم خەڵکە زۆری نەمان سیارەی نەبوو ئەم کفریە بەپا ئەگەڕی ئەچووە ماڵ خزمەکانی ئەیسە سیارەیشی هێ ناڕۆ یعنی تۆ سێ خەڵکی جاران کە و خەڵکی ئێستاک جاران هەتا نەیبینایە دەستی نەخستایە ناو دەستی هەتا گردن ئازایی نەگی قبوڵنی ئێستا گوێیشی ناداتی کورە دەی نەیشی دێ کورە دەی دوای جەژنەی بینی دوای جەژن ێجا دوای جەژن چیتان هەیە تۆرەی بینی بینی وەستو گرنگەوەیە لەم کات و ساتا یەکتری ببینین لە مزگەوتا کە دێین یان هەندێک مسلمانێ دێ مزگەوت هەر مامۆستا چۆ سەرمی بەر سەلامی داوە ڕێک ڕاکە ئەژیا لە سژنا ئەی تو بۆچی هاتیتە خۆ نهاتیتە بۆ خوتبە تو بۆ دووشت هاتیتە یەکەمیان نوێژەکە ئەسڵ نوێژی جەژنەوەیە نوێژەکەکەی پاشانش گردن ئازایی لە مسلمانەکان تۆ معقولە لە گردن ئازای مسلمانەکان ڕاکەی ئەمە کەی سونەتە ڕووی چیەکەی لە ماڵیانی یان سێرەکەی پێنج دقە تەحمولی نییە خۆی ئەسڵ ئەوەیە جەژن ئەسڵ ئەوەیە مامۆستایانی ئاینی پێویست ناکەوە جومعە وتار بدەن حەج پێنج شەش دقەیە حەوت دقەیە بەسێتی خۆی دیارە و تەحدیدە کەلیمەکانن جوان کورتەکەیتەوە ئەو پەڕی بابێژین دەدەقەش ئیتر لەوە زیاتر بەسێتی پێویست ناکە یەک دوو مسلمانەکان ئەم شتانەی کە من باسێکم بۆیەوە هەمووتان دەزانن بەڵام ئەمە یاخستنەوەی خۆم و یاخستنەوەی ئێوەیە یەک دوو سێ چوار ئاوە چەند خاڵێکی بەسی دانا باسی ئەکات زۆر درێژەی پێنادە چونکە گرنگ لە نوێژی جەژن و گرنگ لە عیبادەت و مەراسیمی جەژن نوێژەکە یەک دوو گردن ئازایەکەی زیاتر ئەوە نییە کە ئێمە بین وڵاشانی لێتون کە نیم سەعات سێ چارەک وتارەدا ئەمە باش نییە بەڕاستی الحەق ئەبێ مسلمانان ئەمە ئەگەر مامۆستایەکیانش بینی ئاوا یعنی بە دۆستانە بە شتێکی نەرمونیان لەسەر خۆی پێی بڵێ مامۆستا وتارەکە درێژ نەبێ باشە وا باشترە وا چاکترە وا باشترە چونکە مسلمانان توش مەلەل دێن بێزارە بن ئەڕاتەوە خەڵک گشتی نە چەند خاڵێکی کەم بێ دوعاکردن تەبعەن و ڕازگۆیی ئەمانە خاڵێکی تر لەوانە وتمان جلوبەرگ و عەتر ڕیحە یان عەترێک بدەی بەڵام عەترێک نەدەی زۆر تیژ بێ خەڵکێکەیە تەنگە نەفەسە بێ خەڵکێکەیە پێی ئیزعاجە بێ یعنی سێرەکەی عەترێک ئەکڕێ بە تایبەتی گەنجەکان ئەیدا لە خۆی دەبانە بێ یەکێک لە دەوری ئەسیاوە یەکسەر سێرەکەی دەسەکاتە کۆکەکردن چونکە بۆ ڕەبووی هەیە یعنی شتێک ئەسێنی شتێک بستێنە یان ئەگەر ئەوەش بوو کەم بدە لە خۆت یان عەترێک بستێنە عەتری ئاوا ئیزعاجکەر نەبێ شتێک نەبێ کە ئیزعاجکە یان بۆنێک لە ماڵەدانەی هەتا هەوڵدەی بۆنێکی جوان و خۆش بێ ماڵەکەت کاتێک کەسێ دێتە ماڵەوە با ئەمڕۆ بزانێت جیاوازی هەیە یعنی مسلمانەکان ئەم قسانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆمانەکە بە کوردی پێمان ئەڵێ مسلمانەکان جەژنتان ڕۆژی جەژنتان با جیاوازتر بێ هەمووی لە ڕۆژانی تر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تەنانەت جلەکەی بەری جەژنانی جیاواز بووە جامانەکەی جیاواز بووە سوورێکی هەبوو الله ئەعلەم سەوزێکی هەبوو لە ڕۆژی جەژنەکانە تایبەت ئەیکردە سەری تایبەت جلی تایبەت بەس بۆ ڕەمەزان بوو خاص بەس بۆ نوێژ و بۆ مەراسیمی جەژن ئێمە مسلمان ئەبێ ئەمە جەژنی من و تۆیە
ئەگەر من و تۆ خۆشی بۆ نەکەین من و تۆ حەز نەکەین بجوان خۆمان ئامادە نەکەین بۆ ئەم جەژنە ئەبێ کێ خۆی ئامادە بکە ئەبێ گەرم و گوڕێک بدەین بەو جەژنەی خۆمان بەڵام ئەو گەرم و گوڕیشە لە ئەندازەی شەرعا بێ وریاش بین لەگەڵەوە خواردنی حەڵاڵ کە بکەینە ورگمانەوە خاڵی شەشەم دڵی خەڵک خۆشکەین مسلمانەکان ئەمە زۆر گرنگە لە ئێستاە زۆر گرنگە کەسێک تەیە خۆشەویستێکی مردووە مەچۆ بۆ ماڵی وەک تەعزیە بچی خێرت ناگا بڕۆ وەک سەردانی جەژن بچۆ بەس مەچۆ لەوێ ئەو کورسی دانا و تۆش فاتیحەکەی بۆ بخوێنی نە بڕۆ جەژنە پیرۆزەی لێ بکە دوایەوە مەڵێ عیبە جەژنە پیرۆزەی لێ بکە خوای گەورە عیبادەت ڕەمەزەمان لێ قبوڵکە خۆ ئینشاءالله مردووەکەتانیش بەهەشتیە و هیچ خەمی ناوێ و مردن برا گەورەی هەمومانە و ئاوا نەسیحەت من باب النەسیحە نەسیحەتی بکە ئەمە دڵنەواییەکە بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام إن أحب الأعمال إلى الله تعالى بعد الفرائض يعني لە دوای نوێژە فەرزەکان چیش تێ لای خوا زۆر گەورەیە ئەوەیە ئینسان دڵی موسڵمان خۆشکە مناڵێ هەتیوە دەست بێرە سەریا و 250 دیناری دەرێ لە کۆڵانەکە تا مناڵێ ماڵی هەتیوەیە بڕۆ ماڵی پێشەوە بیشتە ماڵ قەوم و خزمەکەی خۆت ماڵێ فەقیرەیە بچۆ سەرێکی لێ بدە دراوسێکانە بەسەرکەرەوە دوای ئەمە کاکە ماڵێکی لی قەوماوە بچۆ سەرێکی لێ بدە شتێک هاتۆتە سەریا بچۆ سەرێکی لێ بدە کەسێ خۆشەویستی مردووە بچۆ سەرێکی لێدە و دڵنەوایی بکە ئەمانە زۆر گرنگ لەم کاتا بایەق دەنە ئەو شتانە لە جەژنا دڵی یەکتری خۆشکەین ئێمە چونکە دنیا خۆی تاڵە دنیای من و تۆ ئەمڕۆ زۆر تاڵە ئەگە من و تۆش نەبینە سەبەب و هۆکارێک دڵ خۆشکەین بەڕاستی جەژنەکەش ناتوانێت قەرەبووی بکاتەوە بۆمان ئەبێ ئێمە وا بکەین خۆمان دڵی یەکتری خۆشکەین ها لە ڕەمەزانە چۆن ئێمە دڵی یەکتریمان خۆشە کرد شتێک بووایە جەنابتانە تاوتە منش بۆ برایە لە ئەموت ئەو برایێشە یارمەتیەوە ئێوەش یارمەتی ئەمە قشتمان بەیەکەوە گشتمان تەواوکەر یەک بووین بۆیە ڕەمەزانەکەمان خۆش بوو ئەگە تەواوکەر یەک نەبین خۆش نابێت جەژنەکەش وایە ئەبێ تەواوکەر یەک بین ئەو کاتە جەژنێکی جوان و پاک و شرینەکەی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام موسڵمانێ دەربچێ بچێ احتیاجی موسڵمانێ جێبەجێ بکە لەوە باشتر بێت لە سوچی مزگەوتەکەی منە دانیشە یەک مانگ عیبادەت کە مزگەوتی پێغەمبەر نەک مزگەوتەکانی ئێمە ئەم مزگەوتانە بێژین کە هەر نوێژێکی بە چنێ ئەندازەی نوێژە یعنی ئیشەکەی موسڵمانەکە جێبەجێ بکات چاکترە چاک باشترە ئەوەی ئینسان نتوانین ئەمانە بکەین ئینشاءالله تعالی چه خاڵێکی ورد خاڵێکی ترش لەوانە ئەوەیە کە لە شوێنێکەوە هاتی سونەتە لە دەرگایەک هاتی لە دەرگایەک بڕۆیت یعنی پێغەمبەری خوا فەرمی لە ڕێگایەکەوە بەهاتایە بۆ نوێژی جەژن لە ڕێگایەکی ترۆ ڕۆیشت یعنی بەیانی هاتی ئێمە دوو دەرگامانەیە هەوڵ دە لەم دەرگاوە هاتیتە ژوور هەر بۆ سونەتەکە لەو دەرگاوە دەرچوو حەزیەکەی لەورەی بێ لەی دەرگاوە بێەوە ژوورەوە لەو دەرگاوە دەرچوو بیکە سونەت ئەمانە سونەتە زنی بکەینەوە ئێمە ئەچیتەوە بۆ ماڵ لەیرەوە هاتی هەوڵ دە لە کۆڵانەکەی ترە بڕۆ قەیچەکە هیچی تیانی ماڵت لێرێ با لەیرەوە بێ یەکەم سەر با دووەم سەر لێوە بچی ئەگەر ڕێگاکە بگونجێ بۆت بگەیتە نوێژە یان زوو هاتی ئەم شتانە ئەتوانی ئەنجامی بدەیت خوای گەورە ڕەحمە مولایەکمان بکە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساخە عیبادەتمان لێ قبوڵ کە خوایە گیان لێتە پاڕێنەوە ئەم ڕەمەزانە پیرۆزە لە مولایەکمان وەرگری خوایە هەموو چاکەکانمان ئەوەی کە کردومانە بۆ تۆ هیچ نییە خوایە بەڵام بە گەورەی و لطف و کەرەمی خۆت مهرەبانی خۆت بۆمان وەرگری و زیادشی بکەی یا الله خوایە قەڵەمی عەفو بێتە سەر تاوانی و گوناحمان ئەوەیە زانین و ئەوەی نازانین گوناحەکانمان بۆ بگۆڕی بۆ چاکە یا الله خوای لێتە پاڕێنەوە جەژنەکەمان بکەیتە جەژنی خۆشی یا ڕەبی خوای وڵاتمان پارێزی لە هەموو مەینەتیە لە هەموو ناخۆشیە لە هەموو کە خراپەیەک یا ڕەبی خوای سەبوری ئەو ماڵە پێشمەرگە بە سزمانە بدەیتەوە مناڵەکانی بە تایبەتی خوای گەورە ڕەحمیان پێ بکەی سەبوری بدەی بە شپلەی شەهید بنووسی خوای گەورە ڕەحم لەو برا پێشمەرگە و برا عەزیزەکانی تری هەموو لایەکمان بکەی وڵاتمان پارێزی ئامین ئامین والحەمدولله رب العالمین